لە 30 ساڵی ڕابردوو کۆمەڵێک شاعیر هاتنە نێو مەیدانەکە و ژمارەیەکی زۆر نامیلکە خرایە نێو کتێبخانەی کوردی. تێبینیتان چێ لەسەر بڵاوکراوەکانیان لەسەر بابەتەکانیان؟ هەندێک جار ینی بە حکمی خۆشەویستی کتێب و شعر و شاعیر من ئەوەی کە بە دیاری بۆم دێ ئەوەی کە دەیکڕم تەماشایان دەکەم ینی شاعری تازە ئەو ئیتیجاهی تازەشم برادرم زۆرن ینی سەلام محەممەدە، قوبادی جەلیزادەیە، قوباد بەهرەوەرە، ینی خەڵکانێکی لەطیف هەڵمەتە دایان ناسم و عیلاقەم دەکەیان هێ و ڕێزیان لێ دەگەم لە شعرەکانیشیان دەگەم. وەکو پێم گوتی ئەمە ڕێی تایبەتی خۆیە مەسەن پانێمە لە شاعیرێک پرسی لە ئەدیبێک پرسی کە لەو بوارە دەزڕەنجینە ینی ئەوە بۆ فەرهادێک ناشێ مەسەرەن کە لەبەر ئەوەی من لەو بوارە وەسایەتی منیە بە کوردی ینی. باشە بوونی سانسۆر یانیش چاودێر چەند گرنگە بۆ بڵاوکردنەوەی کتێب کاتێک کتێبێک بڵاو دەکرێتەوە چاودێرێک هەبێ سانسۆرێک هەبێ بزانێ ئەو کتێبە چی تێدایە ئەو جا بڵاو بکرێتەوە یانی هەرکەس ئازادە کە کتاب ئێستا تەنها تۆ ژمارەی سپاردن وەردەگری کەسێک پێ ناڕێت تۆ چ دەنووسی چ دەکەی چ ناکەی لەبەر ئەوەی بازارەکە وا تێکەڵاو بووە بە شێوەکو بازاری شێخەڵای لێ هاتووە چاک و خراپی تێدا هەیە. بەڵام دائیم یەک شت هەیە تۆ بیکە قاعیدە شتی چاک خۆی فەرز دەکا شتی خراپ دەمێنێتەوە. مەسەلەن تۆ 2 دینارت پێ 2000 دینارت پێ ئێچیان دراوە ئێچیان ساغە کە چیە بازار دەتەوێت خراپەکە سەرف بکەیت چاکە لای خۆت بینێتەوە. ئەمە شت خۆی فەرز دەکات تێوە نەتەوێت. مەسەلەن ئێستا کە باسی شاعران دەکرێت یەک لەو شاعرانی کە باسی دەکرێت مەسەلەن کەس ئینکاری شاعرەتی شێرکۆ بە کەسی ناکە خۆی فەرز کردیە و تەوا بەڕان هەندێک شاعری کە ممکن لە شێرکۆ بە کەس ئینتا زیاتری بەڵام خەڵکانێکی کە بەسی ناکەن خۆی قوتی شعرەکە خۆی فەرز دەکات.